قوتابیانی بەشە ناوخۆییەکانی کوڕان لە کەلار گردبوونەوەیەکیان بەڕێوە برد و ماوەیەک ڕێگای سەرەکی ناوبازاڕی کەلاریان داخست. ڕۆژ لە دوای ڕۆژ کێشە و گرفتەکانی قوتابیانی بەشە ناوخۆییەکان ڕوو لە زیادبوون دەکات و نەبوونی پێداویستیە سەرەتاییەکان ژیانیان لێتاڵ دەکات. نەبوونی پێداویستیە سەرەتاییەکانی وەکو ئاوی پاکی خواردنەوە و گەرمکەرەوە و جێگەی نووستن و پاککەرەوە و خزمەتگوزارێک بۆ بەشە ناوخۆییەکەیان قوتابیانی بەشە ناوخۆیی پەیمانگای تەکنیکی کەلاری هێنایە سەرشەقام. ئێمە وەکو داخلی پۆلیتەکنیکی کەلارە داخلی حاجی خدر ئەمڕۆ هەستین بە خۆپشاندان لە بەردەم مەڵبەندی کەلارە لەبەر کەمی خزمەتگوزاری و هەروەها ئەوەی کە چەندین وعد و بەڵێن دراوە بەڵام هیچی بەجێ نەگەێنراوە چەندین نووسراومان بۆ کردوون بەڵام هەتا ئێستا هیچی یعنی بەڕاستی و دروستی نەدراوەتەوە و جێبەجێ نەکراوە. داواکاریمان چییە؟ داواکاریمان ئەوەیە یان ئەوە تا بەڵێنەکانتان بەجێ بێنن یان شوێنێکمان بدەنێک کە باشتر بێت چووکە بەڕاستی ئاژەڵش لەو شوێنە ناژێت. نەوت و زۆپا و ئاوەوە کە کێشەیەکی سەرەکیمانە ئەو کێشانەمان هەیە چونکە ئاوەکەی ڕاستی تا بڵێ پیسە. ئەوەی قوتابیانی زیاتر نیگەران کردووە ئەوەیە پێشتر بەڵێنی گواستنەوەیان دراوە بۆ بەشە ناوخۆیی کۆنی کوڕان کە ئێستا لە نۆژەنکردنەوەدایە بەڵام دوای تەواوبوونی بڕیار دراوە ئەو بەشە بدرێت بە کچان. ڕاشی دەگەێنن بەشێکی زۆری ژوورەکان ڕاخەر و فەرش و گەرمکەرەوەیان تێدا نییە. بەڵێ ئێمە بە هۆکاریەوەی ئیمشاتینە دەرەوە کە خۆپشاندان بەفراوەمان کرد کە گەیشتە ڕێگریکردن لە ئۆتۆمبیلەکان لەسەر جادا بەڵام ئێمە کۆمەڵێک داواکاری سەرەتاییمانێک کە داواکارین معقولم بە خۆمان بەڕاستی کە نایان بەدەمانەوە کە تەلەفۆنمان بۆ بەڕێبەری کارباری خوێندکاران کردووە ئیمشە و نهاتۆ بەدەمانەوە بۆ ئێمە شەو فشارەمان گردەبەر کە بچنە سەر جادا ڕێگری بگەین لە ئۆتۆمبیلەکان نەبوونی ئاوی پاکە لە داخلەکەدا بەڕاستیانی نەبوونی ئاوی پاک بۆتە هۆکاریەوەی کە قوتابیەکانمان نەخۆشەکەون لە خستەخانە زۆر بەیانی دومیان نەبوونی فەرشە کە وەرزەکە وەرزستانە پێویستە کە ماوەلەمون پێشەوەی وەرزستان باتە ئەومان بۆ جێبەجێ بکرایە بەڕاستی. دووەم سێمیش هۆکاری نەبوونی غەسالەیە و نەبوونی شوێنی خوێندنە بەڕاستی ژووری تا 7 نەفەری تا 6 نەفەری تا یعنی ئەمە سەعیتیان ناکرێت بەڕاستی و یعنی نەبوونی سەراجی باشە لە داخلیدا و شوێن پەنجەرەمان تا ینی کاشەکان هەنێکی هەڵتەکاوە کاتی بارە ئەو هێدە ژوورە بەڕاستی ئێمە ئیزعاج کردو بەڕاستی. ئەم شوێنەی ئێستا بەشە ناوخۆیی کوڕانی تێدایە هیچ مەرجێکی تەندروستی و سەلامەتی تێدا نییە و دەبێت قوتابیان بۆ خۆشتن و جلشتن و خواردن دروستکردن سرە بگرن چونکە لە بەشێکیان بە 5 ژوورەوە تەنیا یەک تەباخ و یەک ئامێری جلشتنیان هەیە. پەیام بۆ بە دوواداچوونی کێشەی شوێنی ئەو قوتابیانە پەیوەندی بە یاریدەدەری ڕاگری پەیمانگای تەکنیکی کەلارەوە کرد. ئەو بەرپرسە ڕەتی کردەوە پێشتر هیچ بەڵێنێک بۆ گۆڕینی شوێنەکەیان بە قوتابیان درابێت. ئەوەشی بۆ پەیام ئاشکرا کرد بڕیارە ڕۆژی یەکشەمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕوونکردنەوە بۆ کێشەی قوتابیان بدرێت هەر بەو هۆیشەوە ئامادە نەبوو هیچ لێکدوانێک بدات.